کۆمەڵگەی کوردی کە ساڵانێک بەڕێزگرتن پێکەوە ژیان و بەهێزی شیرازەی خێزان ناسرا بوو ئەمڕۆ کەوتۆتە ژێر کاریگەری مەترسیداری جیهانگیری و شەپۆلی کللتوری بێگانە. کرانەوەی بێپلان و گواستنەوەی کللتوری ڕۆژاوا بۆتە هۆی وەلانانی بەهارەسەنەکان هەنگاونان بەرەو سەردەمی پوچگەرایی. بەداخەوە کە ئێستا کۆمەڵگای کوردی لە دووڕیانێکایە لە قسەی ڕابردووی خۆیەکە کە بزانێ ڕۆڵی دیوەخان و تەکێ و خانەقا و پیاوانی ئاینی و پیاوانی کۆمەڵایەتی چی بووە وەنە ئەشتوانین لەگەڵ ئەو تازەگەری خۆرئاوا بگونجین کە بەداخەوە ئێمە لە ڕووی زانست و عیلم و سیاست و ئابووریەوە ناگەینەوە بۆوان کەواتە لەم نێوەندەدا ئێمە گیرمان خواردەوە. بەڵام بەداخەوە من وا هەستەکەمێکێک لەو هۆکارانی کەوا کاریگەری لەسەر هەڵوەشاندنەوەی پێگە کۆمەڵایەتیەکان هەبێت ڕاگەیاندنە. ئەوە هۆکارێکی سەریکە کە کەناڵەکانی ڕاگەیاندن یا زۆربەی سایتەکان کە بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنت ئەوەندەی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ تەواوی پیاوانی ئاینی و کۆمەڵایەتی کە تاجی سەری ئێمەن ئەوەندەی بایەخ بە کچە مۆدێلێک یاخود بە کارەساتێکی نەخوازراوی ناو کۆمەڵگەی کوردی یاخود بە لەگەڵ ڕێز و حرمەتم بە فستیڤاڵی پشیلە و سەگ و دیفاعکردن لە کۆمەڵە شتکەوا هیچی لەگەڵ کللتوری ئەم نەتەوایەتی ئێمە ناگونجەوە. ئێمە هیچ کاتی هۆکارێکیش نەبوون بۆ زوڵمکردن تا ئەمانیان بۆ بکرێ. لە دەستپێکردنی ئەم پاشەکشەیەدا هێندێک میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان بۆ لایک و ڤیو سەکۆیان داوەتە کەسانی بێپەیام و ئازنزم کە کللتور و بەها کۆمەڵاتیە بە نرخەکان لە ناو دەبن. لەلایەکی ترەوە ئەولەوێتەکانی کۆمەلگا ئاوەژوو بوون بە جۆرێک چالاکی ڕووکەشی وەک فستیڤاڵی سەگ و پشیلە لە پێشنگایەکی کتێب زیاتر گرنگیان پێدەدرێت. هەروەها کێشە بنەڕەتیەکانی خێزان پەروەردە و گەنجان فرامۆش کراون. فەیسبوک تۆڕە کۆمەڵایەتەکان وای کردو کە سنووری تایبەتمەندەکانی و کۆمەلگا تێک بشکێنێت کللتورەکان بە تێکەڵی نیشانی ڕێعام بدرێ وای لێ هاتووە کە بەڕاستی تاک چوارچێوەی سنوورە کۆمەڵایەتی و ئەخلاقی و دینەکەی خۆی وەکو پێویست ناسێتەوە پێناسەکەی ون بووە. ئەمە لە فەزای گشتی فەزای تایبەتیش کوردستان لە بەرەوەی پارچە پارچەکراوە دابەش کراوە ڕۆڵی مخابراتی دەولی ڕۆڵی ئەعلامی مستهدەفی ناسیۆنالیزمی بۆ تێکدانی ڕگ و ڕیشە و پەیوەندی کۆمەڵایەتەکانی کورد ڕۆڵی خۆی دەبینێ. وهروەها بەڕاستی هۆکاری سێم هۆکاری زاتیە ینی ئەم حیزبە سیاسەکان بەگشتی کەم تەرخەمون لە ئاست ئەوەی کە کوردستان لە قۆناغی تەفرێ لە قۆناغی وەرچەرخانە لە قۆناغی گۆڕانکاریە لەو کاتە کاریگەری سایکۆلۆجیەکان کاریگەری ئابوووریەکان کاریگەری سیاسەکان ڕۆڵی گەورە دەبینێت لەسەر تاک لەسەر سایکۆلۆجی تاک داخل کەوتونێتە بەر شاڵاوێکی سۆشیال میدیا و بە شێوەیەکی ناتەندروست. ڕاستە سۆشیال میدیا ئێستا بۆتە وەسیلەیەک بۆ ژیان و بۆ پێداویستەکانی ژیان لە هەموو ڕێکەوە بەڵام لایەنە سەربیەکەی کە کاریگەرێکی زۆری بەجێهێشتووە و ئەمەش بەشی زۆری ئەگەڕێتەوە بۆ بواری پەروەردە کە بەداخەوە پەروەردە لە پاشەکشێکی گەورایە لە کۆمەلگای کوردیە. ئەبینین پایەکانی پەروەردە خێزانە، پایەکانی پەروەردە مەدرسەی خوێندنە، مەداریسە عیلمیەکانە، مینبەرەکانی مزگەوتە و هەروەها خوێندنە لە ڕەوزەوە هەتاکو دوا قۆناغی خوێندن کە شێوە گشتیەکەی با بڵێن زانکۆکانە و ئەبینین لەمانە ئەگەر بابەتی زانستیەکانیش باز بکرێت بە چڕوپڕی بەڵام لایەنی پەروەردە بەداخەوە زۆر لە پاشەکشەیە. کاتی ئەوەیە ڕێگە نەدرێت بە بازارکردنی پوچگەرایی جێی پەروەردەی دروست بگرێتەوە. ڕاگەاندن دەبێت بێتەوە سەر ئەرکە ڕەسەنەکەی کە هۆشیارکردنەوەی جەماوەرە نەوەک گەوجاندنی خەڵک و وەلانانی ئەرکە ڕاستەقینەکەی خۆی لە پاراستنی ناسنامە و بەها کۆمەڵاتیەکان. ڕامیر عوسمان کەناڵی پێام سلێمانی. دیارە هەمووتان دەزانن